تەنیا هونەرمەند و نووسەر نییە، کێشەی هەموو خەڵکی کوردە. بڕینەوەی هەر دارێک بڕینەوەی سەری کوردێکە، بڕینەوەی جەستەی کوردێکە. ئێمە دەبێت دژ بەم داگیرکاریە هەستین، نەترسین. ئەمە ئاخرین هەلە بۆ خەڵکی کورد هەڵکەوتووە بەڕاستی تێدەگەی. ئەمە فیتی داگیرکەرانی کوردستانە. ئیتر ئێستا خەڵکی کورد وەکو جاران نەماوە. خەڵکی کورد ئێستا خاوەن ئێرادەی خۆیەتی، بەو ئێرادەیە ئەبێ هەستێتە سەر پێ و دژی ئەم بارودۆخە خەبات بکە. هیوادارم نەمێنێ ئەم ناکۆکیە دەمێکە هەیە، ئێمە بێ هەوڵ بدەین لەلایەکیش کە ئەم ناکۆکیە نەمێنێ. ئەمە زۆر گرینگە. زیان لە زیان گەورەترە، لە زیان خەتەرناکترە، یانێ لە ناوبردنی خاکی کوردستانە، لە ناوبردنی خەباتی نەتەوەی کووردە. بەڕاستی ئێمە جیاواز لەمە ئەبێ هەوڵیش بدرێت کە حەزبەکان ڕێز و حورمەت بۆ یەکتری دانێن بە دیالۆگ و ئاشتی کێشەکانیان چارەسەر بکەن. چارەسەر دانیشتنە، لە دانیشتن زیاتری چیتر نییە، بەڵام نەدانیشتنی بێ ئاکام، نە کۆبوونەوەی قاوە خواردن. تێدەگەی دانیشتن و کۆبوونەوەی کە ئاکامی هەبێ، ئەنجامی هەبێ.